دام باش بخير هاتن برنامج كورد كونكشن جدنجي أمريكا أنها هشتي سبيدا دمي واشنطن كورد كونكشن لبلاتفورمين دنجي أمريكا وساتلايتا NRT تي واشنطن از داخل شمود قال هفكار هيرو زنجنا هي فيا دمن خوش جوارا دكن لا برنامج ئەمڕۆژماندا چەندین بابەتمان بۆ ئامادەکردوون لەوانەدا سەردانە چاوەڕوان کراوەکەی سەرۆک بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا ئازادی ڕادەربڕین لە تورکیا کێشەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان لەسەر سامانە سروشتیەکان وتەوی ڕەوشە ئابووری ئاخراب و بلندبوونا بەهایەن کەلوپەلان خەڵکی هەرێما کوردستانە عێراقی جەژنا قوربانی دکن و جەژنیش لە ئێوەش پیرۆز بێت. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی شەمە بەرگری لە بڕیارەکەی کرد بۆ سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودی و گوتی تاوتوێکردنی بابەتی مافەکانی مرۆڤ لە کارنامەیدا دەبێت لە کاتێکدا باسی لە بەرنامەکەی گەشتەکەی کرد کە ئامانجی ئەوەیە پەیوەندەکانی لەگەڵ شازادەی جێنشێنی سعودیە نوێ بکاتەوە. بایدن لە میانی سەردانەکەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆی دووقۆڵی لەگەڵ شاه سەلمان بن عەبدولعەزیز و تیمی سەرکردایەتەکەی دەکات لە ناویاندا محەممەد بن سەلمانی شازادەی جێنشینیش. بەپێی زانیاریەکانی دەستگا هەواڵگیریەکانی ئەمریکا پێدەچێت شازادەی جێنشین و سەرکردەی دیفاکتۆی سعودیە دەستی هەبوو بێت لە کوشتنی ڕۆژنامەوانی بەرهەڵستی سیاسی سعودی جەمال خاشقچی کە لە ساڵی 2018 لە نێو باڵێزخانەی عەرەبستانی سعودیە لە تورکیا کوژرا. لە شرۆڤەیەکدا کە دەستگاکانی جەنگانێکی ڕۆژی شەمە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوکرایەوە بایدن وتی ئامانجی ئەو چاککردنەوەی پەیوەندیەکانە لەگەڵ وڵاتێک کە 80 ساڵە هاوبەشی استراتیژی ئەمریکایە. دەسەردانا خوادا هەفتیا بێ ji عەرەبستانە سعودی ئیسرائیل و کەرتی ڕۆژئاواتی چاوەڕێکردن و سەرۆک جۆ بایدن ڕیادی هان بدا بەرەف ئاساییکردنا پەیوەندیên دیپلۆماتیک بە ئیسرائیلê re ئەڤە دێ بە بەرفرەکردنێک mezin a plana ئاشتیا bi navê peymana İbrahim a rojhilata navîn ya serdemê serokêberê Amerîka Donald Trump. لە پێشبڕکێی جوانکاری لە ئیسرائیل بۆ کۆبوونەوەی سەرکردەکان وەزیرانی دەرەوەی ئیسرائیل و مەغریب و بەحرین و ئیماراتی یەکگرتووی عەرەبی و میسر پێکەوە شان بەشانی یەکتری لە ئیسرائیل وەستان. تەنها چەند ساڵێک لەمەوبەر ئەم جۆرە کۆبوونەوانە لە خەیاڵیشدا مەحاڵ بوو. لە ناوچەکەدا دوای ڕێکەوتنی ئەبراهامی ساڵی 2020 سەرۆک ترامپ پەیوەندیە دیبلۆماسیەکانی ئاسایی کردەوە. پەیوەندیەکی قوڵتر لە ناوچەکە هەیە لە نێوان ئیسرائیل و بەحرێن و ئیماراتی یەکگرتووی عەرەبی و مەغریب و سوودان وەک گرنگترین سەرکەوتنی سەرۆک ترامپ سەیر دەکرێت لە سیاسەتی دەرەوەیدا. دوای 10 ساڵ لە دووبەرەشی و ململانەیە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ ڕادەگەێنین. پێش ڕێکەوتنەکان تێڕوانینێکی ناوچەی 10 ساڵە هەبوو کە ئاشتی عەرەبی و ئیسرائیلی بەبێ دروستبوونی دەوڵەتێکی فەلەستینی ناتوانرێت بەدی بێت. بەڵام ترسی ناوچەکە لە پتەوبوونی پێگەی ئێران یارمەتی دەربوو بۆ گۆڕینی ئەو تێڕوانینە. بایدن کاتێک چاوی بە مەحموود عەباس سەرۆکی فەلەستین دەکەوێت پشتیوانی خۆی بۆ چارەسەری دوو دەوڵەت دەربڕی لە هەمان کادا ئیدارەکەی بەهێمنی پاڵ بە فراوانکردنی ڕێکەوتنەکەەوە دەنێت. ئێمە ئەوەمان بۆ ناوچەکە پێ باشە بۆ بەرژەوەندی ئاسایشی هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکە بە ئەمریکاشەوە. دۆسەی فەلەستین لای شاه سەلمان شای سعودیە گرنگ بوو، بەڵام کوڕەکەی محەممەد بن سەلمان شازادەی جێنشین بۆ چونێکی جیاوازی هەیە. شازادەی جێنشینی سعودیە لە بەهاردا ڕاگەیاند کە بەڕاستی ئیسرائیل ئەگەرێکە بۆ هاوپەیمانی دەبێت ئاساییکردنەوە ڕوو بدات. دوای گەشتەکەی ترامپ لە ساڵی 2017 بە فڕۆکە لە ڕیاضەوە بۆ تەلئەبیب سعودیە ڕێگە دەدا کە بایدن ڕاستەوخۆ لە تەلئەبیبەوە بڕوا بۆ جەددا. یەکەم جار بوو بۆ سەرۆکی ئەمریکا ئەوەش نیشانێکی دیکەی گەرمبوونەوەی پەیوەندە دووقۆڵیەکانە، تەنانەت ئەگەر ئاسایی بوونەوەی نێوان ئیسرائیل و سعودیەش نزیک نەبێت. لەسەر ئەستێکی باڵا پەیوەندەکان بەرەوکرانەوە دەچن. پێم وایە بە شێوەیەک ئەوە ئامادەکردنی خەڵکی سعودیەیە بۆ ئەو بیرۆکەیە کە ئیسرائیل لە ناوچەکە کارکتەرێکی خراپ نییە. چاودێران چاودێری دەکەن کە ئایا ڕیاض
ڕێگە بەگەشتی فڕۆکەوانی ڕاستەوخۆ دەدا لە تەل ئەبیبەوە بۆ ڕیاض بۆ زیارەتی حاج بەلە بەرچاوگرنی کاریگەری شانشین لە جیهانی مسلماناندا دانپێدانانی سعودیەش بۆ ئیسرائیل کاریگەری بەرچاویە بێت تەنانەت لە شوێنەکانی دووری وەکو ئەندەنووسیا کە گەورەترین موسڵمانی جیهان لەوەیە کە ئەوان هاوسۆزن و پەیوەندیەکی باشیان لەگەڵ فەلەستینیەکاندا هەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویداکو سوارە لە کۆشکی سپیەوە. وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی شەما ڕاگەیاند پلانەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ بەشداریکردن لە پەیماننامەی بەرگری هاوبەش لەگەڵ وڵاتانی عەرەبیدا بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی درۆن و موشەکی ئێران تەنها گرژی و ئاڵۆزی لە ناوچەکەدا دروست دەکات. بەپێی میدیای دەوڵەتی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ناسر کەنعانی گوتی هاتنی بیانیەکان بۆ ناوچەکە ئاسایش و سەقامگیری دروست ناکات بەڵکو خۆی دەبێت بە ئاڵۆزی و تێکدانی ناوچەکە. سەرچاوەکانی ئاگادار لە پلانەکە ڕایانگەاند ئەمریکا و ئیسرائیل هەوڵ دەدەن زەمینەسازی بۆ هاوپەیمانێکی ئاسایشی لەگەڵ دەوڵەتی عەرەبیدا دابین بکەن کە سیستەمی بەرگری ئاسمانی بەیەکەوە ببەستێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی هێرشەکانی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و موشەکیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەر لە سەردانەکەی هەفتەی داهاتووی سەرۆک جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوتەبێژی کۆشکی سپی جۆن کێربی ڕۆژی پێنجشەممە گوتی کاربەدەستانی ئەمریکا تاوتوی ڕێگاکان دەکەن بۆ یەکخستنی توانەکانی بەرگری ئاسمانی لەگەڵ سەرکردەکانی ناوچەکەدا بەرامبەر بە هەڕەشەکانی ئێران. بەڵام کەنعانی گوتی ئەمریکا ئەم بابەتانە تەنها بە ئامانجی چاندنی ترس لە ئێران و داپۆشین و دابەشبوون لە ناوچەکەدا دەوروژێنێت. سەبارەت سەردانا بایدن ji bo rojhilata navîn İsraîl û Erebistana Siûdî jî û hinek şirovekirinan ha bi mera hevkar belên salih bi merayeka ke belên em kate baş rehendekanî em serdanayî çawerrankirawî Joe Biden serokî Amerîka bo rojhilatî nawerast û bo Erebistanê Siûdî Çîn berayî to. دەخیل سەرەتا زۆر سوپاس ئەلبەتە وەکو سەرۆک بایدن بۆ خۆی لە وتارەکەی ڕۆژی شەممەی ڕۆژنامەی واشنگتن پۆستدا ئاماژەی پێ کردووە ئەم سەردانە بە تایبەتی بۆ عەرەبستانی سعودیە تایبەت دەبێت بە دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکان و هەروەها زیاترکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەی جیهاندا کە خۆ دەزانی ناوچەیەکی پڕ لە جەرمە و کێشە و کێشمەکێشە. بێلەوە سەرۆک بایدن یەکێ لە خاڵە گرنگەکانی ترکە ئاماژەی پێکردووە لە سەردانەکەیدا ئەوەیە هەوڵێکی ڕژد و هەوڵێکی بەردەوام بدا تا یەکگرتووی لە ناو ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بکە چووکە وەکو لە وتارەکەشدا ئاماژەی پێکردووە دەڵێ یەکگرتووی یا هەو هەڵوێستی لە ناو ئەو وڵاتانی ئەو ناوچەیەدا گرنگجێکی تایبەتی دەبێت بۆ بەرژەوەندی ئەمریکا بە پێچەوانەشەوە ئەگەر بێت و ئەو هەموو ناکۆچێ لەو ناوچەی جیهاندا بەردەوام بێ ئەوە بێگومان کاریگەری نەرێنی دەبێ و بە دووری نازانێت تەنانەت شەڕیش ڕوو بدا و ئەو شەڕانە ئەگەر ڕۆژ بدەن هەڵبەتە بە زیانی بەرژەوەندی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکاش دەکەوێتەوە. باڵێن لە وتارەکەیدا کە بینیمان سەرۆک بایدن کە بە ناوشانی بۆچی سەردانی عەرەبستانی سعودی دەکەم باسیش لە ئاڵنگاریەکانی کردووە کە لە بەردەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان زیاتر لەسەر ئەوە چی وتووە؟ ئەوە بەشێکی یانیەتوانم بڵم کرۆکی وتارەکەی سەرۆک بایدن بوو ئەلبەتە لەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبنەوە لەسەر و هەمیانەوە کە ئاماژەی پێدەکا کۆماری ئیسلامی ئێران بەرنامە ناوچیەکەی پشتیوانیەکانی ئێران بۆ هێزە میلیشیاییەکان لە ناوچەکەدا وەکو حزبەڵای لوبنان وەکو حەماسی فەلەستینیەکان و هەروەها میلیشیەکان لە عێراقدا بێ لەوەش یەکێ لە خاڵەکانی ترکە ئاماژەی پێدەکا وەکو ئاڵنگاریەکی گەورە لە ناوچەکەدا ئەو بەرەنجامە نەرێنیانەیە کە لە ئاکامی شەڕی ئۆکراینە هاتوۆتە ئاراوە بە تایبەتیش ئەو قەیرانی ئاسایشی خۆراکە کە دروست دەبێت. خاڵێکی ترکە ئاماژەی پێدەکا بنبەستی
ویستی سیاسیە لە وڵاتەکانی وەکو عێراق، لوبناان، هەروەها لیبیادا بێجگە لەوانەش بە شەڕی ناوخۆی سووریا یەکێکە لەو ئاڵنگاریە گەورانە وەکو سەرۆک بایدن بۆ خۆی دەڵێ هەوڵێکی زۆرەدا لە توێژەکاندا باز لە گرنگجی چارەسەرکردنی ئەم ئاڵنگاریانە بکە کە بۆ ئایندەی ڕۆژەڵات گرنگیان دەبێت. باشە کاردانەوەکان لە ناوچەکەدا چۆنن لەسەر ئەم سەردانەی بایدن؟ دەخیل کاردانەوەکان ئەکرێ بیکەین بە دوو بەشەوە. کاردانەوەی عەرەبستانی سعودیە و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا وڵاتانی ناوچەکە کە ئەمانە بۆ خۆیان دەڵێن بە شوێن ئەوەن کە ئایندەیەکی گەشت بۆ گەلەکانی خۆیان دابین بکەن لە ڕێی پەیوەندیەکانەوە. بەشی دووەمی کاردانەوەکان کاردانەوەی کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانەکانیەتی لەن و ناوچانەدا بە تایبەتی ئەو هێزە میلیشیانەی کە هەیەی لە کاتێکدا ئەمان ئەم جۆرە کاردانەوەیان هەیە کە سیاسەتەکانیان لە ڕێی میلیشیاکانەوە کە بەکاری دەێنێ بۆ نانەوەی ناسەقامگیریە لە ناوچەکەدا لە ڕێی بەرنامەی ناوچی ئێرانەوە لە ڕێی لەشکریەوە یاخود لە ڕێی بەرنامە موشەکیە دوورهاوێژەکانیەوە. بەڵێن ساڵح لە پێش کنگورسی ئەمریکی لەگەڵماندا بوو. سوپاس بەڵێن. سوپاس بۆ تۆ. ساڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئیرۆ یەکشەمێ لە بانکۆکێ وەزیرێ دەرێ ئەمریکان تۆنی بلینکن بەکاربەدەستێن تایلەندێ ڕەجڤە لە دەمەکی ڕێڤەبەریا سەرۆک جۆ بایدن هەوڵ دەدا پابەندبوونا خۆیان بە باشووری ڕۆژهەڵاتە ئاسیاڕە لە هەمبەر بزاڤا بێداویە بەرفرەکردنە باندۆرا چینێ لە هەرێمێ نیشان بدا. بلینکن بە ڕایەدارین پایە بلند و چالاکوانین دموکرات خوازین میانماری را کو هەفسنوورە تایلەندی را جیڤیا بوو هەروەسا وەزیری دەرێ ئەمریکا بە وەزیری دەرێ تایلەندیدا دۆن پرامود وینیدا پەیمانێک ئیمزا کرد و هەفبەندی و هەفکاریە استراتیژیک ئەمریکا تایلەندی بەرفرە دیکە پشتی بەشداریە کۆنفرانسێک نەفنەتەوەی لە بالی ئەندونیزیا بلینکن هات تایلەندی کو لە وەرجی فکارین خوا لەسەر زێدەبوونا تەفگەرا چینێ دەدانوستاندنن بە وەزیری دەرێ چینێ بخوارە بەحەزکردن مینا ڕێڤەبەریا ترەمژی ڕێڤەبەریا بایدن بە هشداری زێدەبوونا بلەس دەسەڵاتە چینێ تەماشا دکا و دخوازە و ئەو لە گۆڕی ستانداردین نفنەتەوەی ڕەفتاری بکە لێ دەوێ پێواژۆیەدا سەرکەوتنێک گرنگ بەدەست نەخستیە. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی لە وتارەکەی ڕۆژی شەمەیدا سوپاسی ئەمریکایەکانی کرد بۆ پەسەندکردنی بڕی 400 میلیۆن دۆلار هاوکاری بۆ ئۆکرانیا. زێلێنسکی گوتی ئەو هاوکاریە کە بریتیشە لە سیستەمی موشکی پێشکەوتوو ڕێگە خۆش دەکات بۆ گرتنەبەری هەنگاوە پێویستەکانی دژە تیرۆر کە بۆ کەمکردنەوەی هێرشە موشکەکانی رووسیا بۆ سەرگەلەکەمان. ئەو هەروەها باسی لە گۆڕانکاری ژمارەیەک باڵێزی ئۆکرانیا کرد و گوتی ئەمە ئاڵوگۆڕێکی ئاساییە و بەشێکی ئاسایی کاری دیپلۆماسیە. تێتەخمینکردن و لە ئۆکرانیا 22 میلیۆن تەنێن گەنم هاتنە ئاستانکردن و هەر تێفشار مەزنتر دەبا ji بۆ ku rê weredan ew bigehn welatên PTV pê heye digel demê drûnan û ku dest pê dike. Bê giştî Ukrayn nêzîkî sih ji sedê ji genmê xwe dişîne Ewropa, sih ji sedê jî ji Afrika re, Afrika Bakur re û 40 ji sedê ji Asya re. Lê demê dorpêçkirina Rûsya a deryayî bandor li ser bendkirina deryayiya Rûsya li Ukrayna berdewam dibe. Lê bi milyonên tan ji berhemên sala borî hîn jî negehane welatên ku PTVya wan gelkê pê heye. Dibe serdema astankirina destxistina xwarinê li cîhanê jî. Biryara dagîrkirina Rûsya ji aliyê Ukrayna ji alî Rûsya şiyana hebûna her mehekê 6 heta 7
مليون طنين جنم هنارده بكالي دمها خزيراني دا 2.2 مليون طن شاندنا زيدا باریوی داگیر کنا روسیا بو صدم کو لیچونین وگوهاستنی جی زیده ببن بهای رادست کرنا گنم و جه برهفکری جبو بندری هری نزیکی رومانیای جی حتا 45 دلاران افصاله گیهای 160 دلاران جبر جبو هر طنکه لی دیسان جی جوتیارین کو گنمو جهد فروشن جی 100 دلاران کمتر پاره ورگرتنه. بریتانیا یک جوالاتین هری مزنه کو آلیکاریا لشکری ده اوکراینیا و سرک وزیر بوریس جانسن وی دمیش جی یک جریبرین روش آوایی بو یعنی یک کم بو جریبرین روش آوایی کو هر تا یانجی پشتی داگیر کرنا روسیا سردانا کیف بکه جبو کو وی یکی جی گلو دست جکار کشانا و رنگی پشتوانیه جبو اوکراینیا را بخا پیش خاطری هنری رجوال یه دنگ امریکا جلندنی برسوا و بسیاری ده. د دەستپێکا مەها نیسانێدا لە گۆلانên کیڤ بۆریس جانسن دەگەل سەرۆکê ئوکراینایê ڤلۆدیمیر زلنسکی birêveçûn. Çend rojan piştî hêzên Rûsyayê ji dewrûberê bajar vekişiya bûn. Her dûkan peywendiyek xurt û nêzik çêkir. Johnson di gotdara xwe ya ji dezvekêşana karî roja pênşembiyê ev soze da. Bila niha ez ji gelê Ukrayna re bêjim ku ez dizanim wê Brîtanya berdewamiya piştevaniya xwe ji şerê were bike ji bo azadiyê. Go ew çend jî dirêj bibe. Di hember vê gotarê de Zelenskî ev rêzlênane pêşkêş هرچند او رنگvedana civata Brîtanyayê li rêberetiya û kesayetiya rêberên dewletê taybetmendiya xwe heye bi taybet li van deman da dema şerê sertaseriya Rûsya dijî Ewropa ewa hêrişa bi ser Ewropa biriya welatê me diket ji ber vê yekê neecêbiye spasdarên kesayetiya Boris ben. Gelek xelkê Ukrayna xemgîniya xwe bo ji destkarvekêşana Johnson derbirîn. Brîtanya dê pirtir piştgiriyê bide. Li ew vekiya Boris Johnson nabe. Em dikarin bêjin ku ew dostê welatê me ye. Piştî Amerîka, Brîtanya duwem welata ku harîkariyên leşkerî dayne Ukrayna. Di nav de jî mûşekên dijî tankan, top û li van dawiyan de jî sîstema herê pêşkeftî ya avêtina mûşekan. Bi sedan leşkerên Ukraynî li Brîtanya rahênanan werdigirin. Bi tevahî Johnson soza 2.8 milyar dolaran harîkariya leşkerî û 1.8 milyar dolaran harîkariya mirovî û aborî daye. Gelo ji destkarvekêşana wî wê guherînekî di astê piştevaniya Brîtanya bû Ukrayna bike, şirovekar John Kampfner dibêjit bawer nakir. Ev ne tenê li gorî pîvanên vî şerî bi qasî rêbaza her welatekî serkeftî bûye. Lê belkî di asta navxwayî de jî bi navûdeng e. Ben Wallace, wezîrê berevaniya Brîtanya, tekezê li ser piştevaniya leşkerî navbera partiyan ya ji bo piştgiriya Ukrayna diket. Brîtanya bi temamî li pişt hewene hûn dizanin alîkariya Ukrayna ne bitinê ji kesekê ye, ne ez ne serokvezîr, her hemû ne. Moskow pêşwazî li destkarvekêşana Johnson kir. Berdevkê Wezareta Derve got naveroka vê çîrokê ew e ku hewl nedin Rûsyayê ji nav bibin. Her wesa Johnson hewl da Brîtanya di qedên ewlehiyên din de ji nû ve bicih bike. û tekez li ser giringiya peymana ewlehiyê ya bi navê AUKUS ya digel Astralya û Amerîka li Hind û Pasifik heye kir. Lê Kampfner dibêje rolên wê sinûrdarin. Ev guhertina bêhtir ber bi Asyayê û bi taybetî hêz û gefên Çînê ve ku di pêdaçûneke hikûmetê de berî salekî hatiye destnîşankirin tiştekî giring e. Lê Brîtanya tenê dikare lîstikvanek be li kêleka welatên dinên hevpariya bi navê AUKUS bi taybetî Amerîka û Astralya û Japonê. Yekîtiya Ewropa jî roleke giring heye û her wiha Kurya Başûr jî.
پشتی دەست ji karvekêşana wî Johnson bang li hejmarek rêberên cîhanê kir. Yê yêkem Zelenskî bû ku piştgiriya Brîtanyayê dubare kir. Wî axiftina xwe bi vê yekê bidawî îna û gote serokê Ukraynayê tu li hengî û herkes ji te re hez dikir. Raporta Henry Ridgwell, hêlên Sindî, dengê Amerîka. بۆریس جۆنسن سەرۆکوەزیری بەریتانیا لە هەفتەی ڕابردوو پاش زیادبوونی فشارەکان لەسەری دەستی لە کارکێشایەوە. جۆنسن ئەو سەرۆکوەزیرە بوو کە توانی بەریتانیا بە سەرکەوتوانە لە یەکێتی ئەوروپا جیا بکاتەوە هەرچەندە ئەم پرسە جێگای مشتومڕە لە بەریتانیا. بۆ تاوتوێکردنی ئەو بابەتە دەچینە لای دکتۆر زارا ساڵح شارەزای کاروباری سیاسی لە لەندەن لەگەڵماندایە. دکتۆر زارا سەرەتا سپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنمەیە. دەزانین کە کۆمەڵێک فشار هەبوو لەسەر ئەوەی کە سەرۆکوەزیری بەریتانیا بۆریس جۆنسن دەست لە کارکێشانەوەی خۆی ڕابگەێنێت. بەڵام دەمەوێت بزانم چی بوو کە گەورەترین فشار بوو لەسەر ئەو سەرۆکوەزیرە کەوا بکات دەست لە کارکێشانەوەکەی ڕابگەێنێت. بەڵێ سپاس بۆتە بۆ هەموو کارمەندێن دەنگی ئەمریکا. بێگومان ینی بۆریس جۆنسۆن گاوا دەست لە کارکشاند فشارەکە ینی ناوگەل هەبوو یەک بەری گۆ فشارە ئەندامن پارتیا کۆنسەرڤەتیڤ هەوا هەڤالبەندێن بۆریس جۆنسۆن هەندروێ پەرلەماندا ji ber gelek cara ev hewildan çêbûn got yanî fişar lê bêdan lê ev cara yani heftiyara birdû da ev wezîrên sereka ê got di hikûmeta Boris Johnson wana dest dev jî kar berdan yek ji wana weke Rishi Sunak yani wezîrê Sajid Javid gelek wezîrên giring hikûmeta wî de ji ber got cara nemabû yanî hejmarek hat 55 kesên ji wezîr û karmendên hikûmeta wî wî çaxî çare nima êdî wî dev şikar berda ji ber bi rastî jî Brîtanya direwşeka ekonomî û gelekî zor de yanî taybet pêdiviyên jiyanê ji bilî siyaseta derve jî. کەواتە هۆکارە سەرەکیەکەی هۆکاری ئابووری بوو کە فشارەکان بەهۆی هۆکاری ئابووریەوە دروست بوو. باشە دکتۆر زارا دەزانین ئێستاش ژمارەیە کەس خۆیان کاندید کردووە کە ببن بە با بڵێن سەرۆکی پارتی کۆنسەرڤەتیڤی بەریتانیاوە هەروەها سەرۆکوەزیرانی داهاتوو یەک لەوانش نەدیم زەهاویە کە بەڕەچەڵک کووردە. دەمەوێت بزانم تا چەندێک با بڵێن شیانی ئەوە هەیە چانسی هەیە کە بێت بە سەرۆکوەزیری بەریتانیا. بله يعني تا رجع يروح تا استفي ساعتي نهكس حتى انها هو كانديد كرنا بو سروكاتيا بارتيا كونسيرفاتيف و بايرا دبي سروكي وزير بيغمان يعني قالك كسين جرينجي هناج بلي نديم زهاوي جو بخو كردا كردي ما باشور الفرا جميجدا او وزيره دربا ليز تراست او قالكي اشتفانيا بدنوا اندامن كونسيرفاتيف ده هيا جبروي اف كسين بينه البجارتن وي بيشيد ناف خدا دنقداني شي بكن تا داوي دوكس بمنن ويش اخي قابد منن دوكس وي اندامن بارتيا كونسيرفاتيف تفاي سرانسري بريطانيا دنقي خو بدن لبيكو مان نديم زهاوي شانس كوي باش هيا جبرغو او بخو يعني دنافا هندروي بارتيا كونسيرفاتيف قالك اشتفانيا يمكن كسكي يعني وكا سياسيا جي كسكي خدمتك باش كردو غابا بو وزير تندرستي وزير خوندنه غابا وزير بو وزير فاكسينا دما كورونا جبلي وجي قالك بيوندي وين دواري بازرغاني دا ايكونومي دا هبون دا حكومتي دا وكا كزجي يعني باش دنجي هلي هناك خافتن سر بري چند سالکی سر هبو دواره تاکسادا و باجادا هناکی لی بگشتی از باور دکم جبرگو لبریتانیا او شانس يعني تو يعني اگر تو نکسکی بریتانیا سپیجی به شانسی های يعني او ریچی سوناک بخواه اصلی هندیه بله وکو بینیشمان للیستکه يعني لو لیستی که راگیندا و که خویان کاندید کردوا ببن بسەرۆکوەزیری داهاتوو سیان لەوانە موسڵمانیشن. بله او ریچی سوناک بخوا هندیه سادی جاوید بخوا پاکستانیه
تديت نديم زهاوي بخو كردا اب كسي بيانين يعني نخل كي بريطانيا يسرسنن يعني يعني بنابربون الام ولاتا لي از باوردكم شانسي هرسي كساجي هي لي اجبرقو يعني هنكي شانسي تشاوت يعني اجبرقو او هرسي كس بخوجي د حکومتا بوريس جونسون دکارت کرد ایرو نرازیبونه که باش هیج ناف خلک بریتانیا دو هنک پشتوانیان کنسرواتیو دبیجن انه پیوسته اگر کسی که نو وری نج نه اندامه وی حکومتا بره به وی باشتر به دورده او جيريمي هانت هي تاني او نج حکومت او بره سروکی وزیر تندرستی بو لديسا يعني باور دكتور شانسي بله باشا دكتور زارا او كسي كا ابي بسرك وزيري دهاتو استنگكاني بردمي چي ابيت براستي بريطانيا ايرو دروشكت كريزه كايكونومي قالكي زحمه درباز دبي يعني ايرو خلك بريطانيا يعني دبيجن بري يعني تجاري يعني بري 5 سالي ما افروش نديتبو يعني افجي دبيجن سدمي سياستا بوريس جونسون مدركتنا بريكسيت بو وكي ديتر او تاكس يعني باجا قالكي بلند كرن حمو نرخي حمو كلو بلا ايرو زيدي 5 سدي هناك 6 سدي برز بوا بلند بوا افحمو يعني وي او يعني وي ببي وكا بروجرام كيشبوك سيروكوزيري وري يعني ابنا از باوردكم نه سانه علي ديجي تديد اوبوزيسيونا بريطاني تخوازي جو يعني هالبجارتنا كجشتي تشي بي يعني او تند بيجن بيرو حكومتها كونسرفاتيف بارتيا كونسرفاتيف نكار ببريطانيا بريف بريد فيرو شهاي تنقدا جبرجو اف كريزها كريز اف يعني كونسرفاتيف بوريس جونسون بخوا بونا سدمن في كريزي لأو نكاربن في ولات بريف بن او بيجن او بشنيرا واغو زو البجارتن بري جبرجو هالبجارتن نورمال وي 2025 دبي لي او رايج هيات بيجن جركا او هالبجارتن زو لدار بكفن جبو ام كاربن خلكن بريطانيا يعني كاريوا بكن وبكبيرو شكا باش آرام دا بله دكتور زارا صالح لندن نقلمان بوي زور سپاس دەکەین. سپاس بۆ چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. گومانی سەرۆکی تورکیا ڕەجەب تەییب ئەردۆغان لە ئەمریکا و ڕۆژئاوا شتێکی ڕاستەقینەیە و هەندێک لە شارەزایان لەو بڕوایەدان بەشێکی ئەمەش بۆتە هۆی تێکچوونی پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا. ئەردۆغان پێی باشە پەیوەندیەکی مامەڵەیی لەگەڵ ئەمریکادا هەبێت، بەڵام بەڕێوەبەرایەتی بایدن دەیەوێت پەیوەندیەکی ئاسایی لەسەر بنەمای بەهاکان و دامەزراوەکان هەبێت. هۆکاری گۆڕانکاری لە پەیوەندیەکانی واشنگتن و ئانکەرا بابەتی ئەم ڕاپۆرتەیە. گەلک باوەڕ دەکەن ڕەخنەیە سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دەماکو ئەو کاندیدی هەڵبژارتنین سەرۆکاتی بوو لە هاوینە 2020 لە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەو وەک ئۆتۆکرات دایناسکردن سەردەمێ ساربوونا پەیوەندیên واشنگتن و ئەنکەرێنە. لێبەرۆڤاژی شارەزایان ji بۆ دەنگی ئەمریکا لە سەرڤێ مژارێ ئاخفتین باوەڕ دەکەن کە ساتیە ئەردۆغان سەداما سەرەکیە. ئەو دەمەک بوو کۆ ئەردۆغان پر ji xwe razî bû û bawer dikir ku ne tenê bi Amerîka re lê tevaya herêmê re jî dikare ji her tiştî derbas be. نویسکار و لێکۆلەری ئەمریکی هێنری بارکی دەبێژە ئەو ji xwe razî bûne gihişt radeya ku ئەردۆغان باwer bike Tirkiya welatekî hind giring e dikare her tiştê dixwaze bike. Ev ca kirîna mûşekên S-400 yên Rûsî ket ser pirsên weka bikarînana penaberan û kiryarên çekdariyên Tirkiya di erdê Sûriya de. Ku zû dê Serok Erdogan û rayedarên partiya wî rexneyê li siyasetên Amerîka digirin di vê mijarê de. Li demê seredana Albanya li hevdeyî rêbendana ev sal wî gote rojnamevanan ka çendê
ئەو نەڕازیە ji حکومەتên ئەمریکی ji demê Serok Obama were û di tevaya civîna de digel serokên Emerîkî û ya dawî digel Serok Biden wî xwestiye êdî Amerîka piştgiriya rêxistinên terorîstî di Sûriya de neka. Me bes dawî Kurdên Sûriya ne û piştevaniya wan ji aliyê hêzên Emerîkî ve di şerê wan de li dijî Komela Dewleta İslamî Daeş. Erdogan dibêje Emerîkiyan Kurd xeterin li ser ewlehiya niştimaniya welatê wî. Lê hinek şarezad wê bawerê dane ku sedemê serekayê sarbûna têkeliyên Washington û Enkerê kesayetî û reftarê Erdogan e. First of all, Erdogan has a big suspicions. Yekem Erdogan gumana mezin li hember Rojava heye û ew jî bi rastî ji nêrîna wî ya hember cîhanê hatiye. Her tim li hember Rojava û niyeta wan bi guman e. Erdogan cîhana Rojava suçdar dike çünkü rê nede misilmanan bi gotina wî hikûmetên xwe, welatên xwe birêve bibe. Demekî piştî hilbijartinên 2002 li Tirkiya ku AK Parti û Erdogan înan serdesalatê, Amerîka berî tevaya cîhana Rojava wesa dît ku AK Parti dê bibe nimûneya tevgerên nerimrê li cîhana İslamî û dê bibin sedemê qelizbûna komelên radîkal. Lê Erdogan armancek mezintir hebû. Wî xwest Tirkiya rêberatiya cîhana musilmanan bike bi avakirina hêza çekdarî. Pirsgirêkên ku em îro bi Tirkiye re rastî wan dibin hinek tiştên aşkere ne. Mîna ku em dikarin bêjin ez ê di rûyê te de karê ne bi heza te bikim. Mîna biryara Tirkiyeya kirîna mûşekên S-400 ew şokeke rastî bû. Vêna baweriyek wesa li cemşarezan peyda kiriye ku Erdogan bi zanebûn yariya ragirtina hevsengiya hêzan dileyîza ji bo cihê xwe û yê Tirkiya di jeopolîtîka cîhanê de firehtir bike. Turkey has been playing this balancing act between NATO. Türkiye ve yariya hevsengî di navbera NATO û bi taybetî Amerîka ji aliyekî û Rusya ji aliyê din de dilîze û hewl dide tekiliyên baş bi Amerîka re bihêle li heman demê ku dixwaze bi Rusya re peyvendiyan germtir bike û bi germî bidomîne tevî nakokiyan û cudahiya berjewendiyên bi NATO û Amerîka re. Dr. Barkî dibêje divegerandina peywendiyên saxlem de nihagok diyarîgeha Enkerê de ye. Lê pisyara giring ew e gelo Emerîkî û hevbendên Tirkiya di NATO da bi zelalî û rast dibêjin Tirkiya êdî ew van renge reftarên wê pesend nakin? Ev pirsiyareke gelekî baş e û evên wek me ku li derveyê hikûmeta Amerîkayê ne em bi berdewamî heman pirsiyarê ji berpirsên hikûmetê dikin. Bi awayekî em hewl didin ku bizanibin gelo Amerîka bi rastî ştirkar dibêje êdî em ji gotarên we yên dijî Amerîka têr bûne, em êdî têr bûne û qayîl nabin ku hûn karmendên qunsulxaneya me yan jî kesên mîna Osman Kavala têxin zîndanan? Belê hinek ji van pirsyaran têne kirin, lê ne diyareka Tirk bi ciddî digirin yan na. Lê Brez Oslo ronahiyê dê xeserlayenê navxweyê Tirkiya. Domestically, the more Erdogan Di hindirê Tirkiyeyê Erdogan çiqa zêdetir alîgirê hestên dij Rojavayî be û çendê bêtir ew wê helbestê bi rêya giştira par ve bike, ew qas ew destxeftan werdigire. Eger berî niha Amerîka çavêxwe ji kar û kiryarên Tirkiya girtibe, ew ji ber Hindê bû ku ew hevbendekê baş bû. Lê ew hest ez êdî bawer nakim ku li Washingtonê serdest e. Li gora rawergirtineka navendê lêkolînên zankoya Kadrhas û Global Academy taybet bi bawerî û xemên gelê Tirkiya li sala 2021 Amerîka welatên Yekîtiya Ewropî û NATO li dawiya lista wan welatan e ku xelkê Tirkiya dixwazin hikûmeta wan peywendiyan pê re baş bikin. Li gora wê rawergirtinê Amerîka welatê sêyem e piştî Ermînya û İsraîlê ku gefan dike ser Tirkiya. Profesor Barkî û Brez Oslo xetayê balavekirina beşekî wê bêbaweriyê bi Amerîka û Rojava di nav gelê Tirkiya de dêxin stoyê Serok Erdogan.
بەڵێ دەخیل بینیمان کە لەگەڵ کۆمەڵێک شارەزا لەو بوارەیە قسەت کردبووە دەزانین ئەمە بەشێکی ئەو توێژانە بوو کە لەم راپۆرتەیە پێشکەش کراون. دەمەوێت بزانم لە ڕوانگەی قسەکردنت لەگەڵ ئەو شارەزایانە تۆ چۆن ئەیبینیان ئەم پەیوەندیەی نێوان ئەمریکا و تورکیا داهاتوی پەیوەندیەکان چۆن لێک دەدەیتەوە؟ هێرۆ خۆمان دەزانین کە پەیوەندەکانی واشنگتن و ئانکارەی پەیوەندی استراتیجیە و پێویستی بە یەکتریان هەیە بێ گومان ئەمە هیچ گومانیتیان نیە، بەڵام بەپێی ئەو شارەزانە دەبێ بۆ نمونە ئێستا تا ئێستا کە ئەردۆگان سەرۆکی تورکیایە و هەڵبژاردنەکانش نزیکن بکرێن دەبێ ئەردۆگان ئەو گومانەی لای نەمێنێ کە بەردەوام گومانی هەیە لە سیاستەکانی ئەمریکا و ڕۆژ ئاوایی نەک بەس ئەمریکان حتا ئەوروپیەکان بەرامبەر بە تورکیا و پێشاتەکان ئەمە یەک دووەم ئەبێ ئەوە بزانێت کە نە ئەمریکا و نا وڵاتانی ڕۆژاوە ئێستا لەم کاتەدا واز لە پشتیوانی کوردەکانی سووریا نایێنن. ئەوجا ئەوەیە دووشت کە ئەگەر لە تورکیا ئەو شتانە تێبگەن ڕەنگە پەیوەندەکان باش بن، بەڵام دیسانەوە دەمێنتەوە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی داهاتوو. ئازیزان پاش ئەم ناوبڕە دێینەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. و گوهاستنا داوین ئالیکاریە ji Tirkiya beref Bakurê Rojavayê Sûriyaya li jêr destê serhildeyan da li roja în pêk hatibû piştî ku encûmenê ewlekariya netewên êgirtî nekarîbû alîkariyên mirovanî ji bo salekê ji bo wê herêmê dirêjtir bikin. Hemû endamên encûmen alîgirên درێژکردنا ساڵێکی یاگەهاندنا ئالیکاریان بوون ji bo Sûriya lê Rûsya ew nivîsa biryarê vîto kir û daxwaza nûkirina 6 mehan kir û got jî ji bo 6 mehên bên biryarek nû jêra pêwîst e. Bê li hevkirinê gehandina alîkariyan 2 rojan berî dawî hatina îro yekşembe ya erkê sala yekiya encûmen ji bo gehandina alîkariyan birêya deriyê Sinûriyê Babilhewa ji Tirkiyê bo Bakurê Rojhilata Idlibê rawestiyaye. Dibe ku biryar bandorê li ser 4 milyon welatiyên penaberê di nav Sûriya de bike. Li gorî rêveberiya Ofîsa Mîdyaya dergehê Sinûrî encamên vê dengdanê dê zû li ser penaberan li wê herêmê xuya bike. Li Iraqê nakokiyên di nêvbera Herêma Kurdistanê û Bexdayê de li ser petrola Herêma Kurdistanê kûrtir dibin. Wezareta Petrolê ya Iraqê berdewam fişarê dike ji bo çawsandina kampaniyên petrolê ku li herêmê kar dikin. Wezareta Çavkaniyên Xwezayiyên Herêmê bi tawana gefan li kampaniyên petrolê yên biyanî dost li Wezîrê Petrolê Iraqê vekiriye. راپۆرتا دڵشاد ئەنوەر ji Kerkûkê. کێشمەکێشی نێوان وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم دوای بەنایاسایی ناساندنی کەرتی نەوتی هەرێم لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە چڕتر دەبێتەوە. وەزارەتی نەوتی عێراق لە ڕێگەی دادگاوە دەیەوێت کۆمپانیا نەوتیەکان لە هەرێم دوور بخاتەوە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیش سکاڵای لەسەر وەزیری نەوتی عێراق تۆمار کردووە بە تۆمەتی هەڕەشەکردن لە کۆمپانیەکان. ئەم کۆمپانیانە هیچ پرۆژە و ئەسێتێکی وایان نییە لە ناوەڕاست و باشووری عێراق. زۆربەی زۆریان ئەوەی هەیەە تەنها ئەوەیە کە لە هەرێمی کوردستانایە پرۆژەکانیان بەس لە هەرێمی کوردستانە بەرژەوەندیان بەس لە هەرێمی کوردستانە بۆیە بەلای زۆرەوە ئەمانە چارەنووسی خۆیان گرێ دەنە چارەنووسی سیاسی کەرتی نەوتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەوە ناچەوە چاوەڕێ ئەوەشیان لێ ناکرێ بڕیارێک بن پێچەوانەی ویستی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان لەبەرەوەی هەموو پرۆژەکانیان هەموو بەرژەوەندیەکانیان ئەوەیە کە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستانە هیچی کیان نییە لەژێر دەستی حکوومەتی عێراقا. کۆمپانیا نەوتیەکان سەرباری فشارەکانی عێراق تا ئێستا نەکشاونەتەوە و بەردەوامن لەوە بەرهێنانی زیاتری نەوت لە هەرێم. سەرباری سکاڵەکانی عێراقیش تا ئێستا ئەو کۆمپانیانە گوێیان بە فشارەکان نەداوە.
بەو پێی بەرژەوەندیان لە عێراق نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ترسیان لە داهاتووی کارەکەیان لا دروست بووە. لە دوای بڕیارەکانی دادگای باڵای عێراقی و ئەو فشارانەی کە حکوومەتی عێراقیەی کا بۆی کۆمپانیای نەوتەکانی لە حکوومەت هەرێم گرێبەستەکانیان بکشێنەوە یا لە ئیشکردن لە هەرێم بکشێنەوە وای کردووە کۆمپانیای نەوتەکان تووشی ئەحراجی بوون و تووشی ئەو بوون نازان چۆن تەعامل بکەن، چونکە لە هەرێمی کوردستان ئەو قوانینەی کە هەبوو ئەو گرێبەستانەی کە کردویانە وای لێ هاتوو بە فشارەکانی حکوومەتی عێراقی و دادگای ڕەساف وای لێ هاتووە کە گرێبەستەکانیان گرێبەستی فەرمی نەبێ و لە ئایندەی خۆیان ئەترسن لەوەی کە ئەو سەرمایەی لە عێراق بگەڕێن خستۆ سبەینی و دووسبەینی تووشی مەترسی بێتەوە و داهاتەکانیان بکرێتە ژێر ڕەحمەتیەوەی کە حکوومەتی عێراقی سبەینە بلۆکیان کە ڕێگەیانەدا لە شوێنێکی تر ئیش بکەن. بەشێکی زۆر لە سەرچاوەی ئابووری هەرێمی کوردستان لە داهاتی نەوتەکەیەتی کە دەیفرۆشێت. بۆیە بڕیاری یەکلاییکەرەوەی هەرێمی کوردستان پابەند نەبوونە بە فشارەکانی عێراق. تا ئێستا دیار نییە نەتیجەکەی چۆنە بێ، بەڵام دەستی پێکردووە ململانیەکە و ماوە تۆ ئایا تا چەند کۆمپانیا نەوتەکان خۆیان ڕاگرن لە بەردەم ئەم فشارە یاسایی و سیاسیانە. لە نەتیجایەکی دەمە زیانی زۆر گەورەیە بێ بۆ کەرتی نەوتی هەرێمی کوردستان و تا ئەمڕۆ هیچ تەسیرێکی وای نەکردووە، بەڵام ئەکی لە ئایندا تەسیریە بێ وا کات ریسک و خطورە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستانە زیاتر بووە و تێچووی بەرهەمێنان زیاترە بێت لە نەتیجەی ئەمە بە ئام شتێکی باش نییە بۆ ئابووری عێراق و کوردستان و کەرتی نەوتی کوردستان بە تایبەتی. کێشمەکێشی نێوان عێراق و هەرێم لەسەر نەوت لە ململانی سیاسی و ئابووریەوە سەری کێشاوە بۆ کێشمەکێشی یاسایی و سکاڵا لەسەر یەک تۆمارکردن، بەڵام هێشتا ئایندەی ململانیەکان ناڕوونە و دیار نییە هەنگاوەکانی داهاتووی عێراق بەرامبەر نەوتی هەرێم چۆن دەبێت. دڵشادنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. هەر سەبارەت بە ناکۆکیەکانی هەرێم و بەغدا لە سەرگاز و نەوت ئێستا دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد، دەبینین فشارەکانی بەغدا هەتا دێت زیاتر دەکەن، ئایا هەر لێرەدا دەمێنێتەوە یان پەرە دەسەنێت بۆ شتی تر؟ بەڵێ دیارە من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە فشارەکانی عێراق لەسەر کەرتی نەوتی هەرێمی کوردستان لە ئێستادا تقریباً بە سێ ئاراستەیە. ئاراستەیەکیان لەسەر کۆمپانیا نەوتیەکانە کە دراون بە دادگا و ئەوێت کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان دوور بخاتەوە و لە تازەترین لێدوانی وەزیری نەوتی عێراقدا کە ڕۆژی جەژن ڕایگەیان دەبێت کۆمپانیا نەوتیەکان گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەشێننەوە و ڕوو لە عێراق بکەن. ئاراستەیەکی تریشان فشارەکان لەسەر خودی وەزارەتی نەوتی عێراقا سەر وەزارەتی نەوتی یان سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانە و ئاراستەی سێم لە ئێستادا لەسەر تورکیایە کە وەزارەتی نەوتی عێراق لە دادگای ناوبژیوانی پاریس سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردووە بە تۆمەتیەوەی کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا و ئەبرێتە دەرەوە و داوای 25 ملیارد دلار قەرەبووی لێکات کە چاوەڕۆ نەکرێت ئەنجامی سکاڵاکە بەم نزیکانە یەکلایی بکرێتەوە. بەڵام ئەوەی کە تاکو ئێستا ڕوونە نە کۆمپانیا نەوتیەکان بەتایبەت ئەو حوت کۆمپانیایی کە لە هەرێمی کوردستان کارەکەن گویان بە فشارەکانی عێراق داوە و نە تورکیا و نە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان. ئەوەی کە جێی سەرنجەکە بنەوێ ئاماژەی پێ بکەمەوەیە کە ئەم حوت کۆمپانیایی کە دراون بە دادگا کۆمپانیای بچووکن، بەرژەوەندی گەوریان نە لە عێراق و نە لە وڵاتانی جیهانیشدا نییە، بەڵام ئەوەی مای سەرنجە کۆمپانیای تری زەبەلاحی وەکو مەسەڵەن کۆمپانیا ڕووسیەکان لەوانە گاز پرۆم لەوانە ڕووز نەفت ئەمانە هەم بەرژەوەندیان لە عێراقەیە هەم بەرژەوەندیان لە هەرێمی کوردستانەیە. بەڵام تاکو ئێستا حکوومەتی عێراقی دۆسیەی لە دژی ئەمان نەجوڵاندووە لە کاتێکدا کە ئێستا کۆمپانیای گاز پرۆم لە ناوچەی گەرمیان لەسەر کارە و کۆمپانیای ڕووز نەفت بەشێک لە بۆڕی باڵین هەرێمی کوردستانی کڕیوە و کۆمپانیای گاز پرۆم لە کە ئێستا بەرژەوەندی لە هەرێمی کوردستانی لە ناوچەی مەندەلی لە پارێزگای دیالەش لەگەڵ حکوومەتی عێراق عەقدی هەیە، بەڵام تاکو ئێستا فشار نەخراوەتە سەر ئەم کۆمپانیا گەورانە. تاکو ئێستا ڕوون نییە ئایا لە مەرحەلەی داهاتووە دەست بۆم کۆمپانیا گەورانە ئەبرێ یاخود تەنها بەم کۆمپانیا بچووکانەوە دەوەستێ فشارەکان. باشە دڵشاد، هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی نوێی ڕاگەیاندووە لەسەر ئەم فشارانە؟ هەرێمی کوردستان پێی وایە کە بە ئامانجکردنی کەرتی نەوتی هەرێمی کوردستان و فشارخستنە سەر هەرێمی کوردستان ئامانج لێی لێدانە لە ئابووریەکەی و بڕیاری یەکلاییکەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە
نەچنە ژێرباری فشارەکانی حکوومەتی عراق و وەزارەتی نەوتی عراقەوە بە دەلیلی ئەوەی کە دوای ئەوەی دادگای فدرالی عراق پرۆسەی نەوتی هەرێمی کوردستانی بە نایاسایی ناوبرد ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانیش وەڵامی دایەوە کە پرۆسەکە پرۆسەیەکی یاساییە و دوای ئەوەی کە وەزیری نەوتی عراق سکاڵای لەسەر کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان تۆمار کرد وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانیش سکاڵای لەسەر وەزیری نەوتی عراق تۆمار کردووە بە بیانووی ئەوەی کە هەڕەشە لە کۆمپانیا بیانیەکانەکە کە لە هەرێمی کوردستانە کارەکەن بۆی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وەکو ڕەد و ڕەتفعل لێکە درێتەوە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ئامادە نیە پابەند بێت بە فشارەکانی عراقەوە. بەڵێ سپاس دڵشاد. زۆر سپاس بەوەش. لە کاتێکدا جەژنی قوربان بۆنەیەکی تایبەت بە ئاینی ئیسلامە بەڵام خۆشەویستی و پێکەوە ژیان وای کردووە یاریستانەکانیش ئەم جەژنە هاوشانی موسڵمانەکان پیرۆز بکەن. با بزانین خێزانێکی یاریستان لە شاری سلێمانی چۆن ئەم جەژنە دەگێڕن. نانی جەژن ئامادە دەکەن. هەموو خێزانەکە لە دەوری سفرەی خوانەکە کۆبوونەتەوە بۆ پیرۆزکردنی جەژنی قوربان. ئەم پیرۆزباییە جیاوازە لە پیرۆزباییەکانی دیکەی جەژنی مسلمانان چونکە ئەم خێزانە ئاینەکەیان یارسانە بەڵام وەک مسلمانان جەژنی قوربان پیرۆز دەکەن. هەموو ساڵی ڕەمەزان قوربان هەموو ساڵی سعات 4 تا 5 جەڵەسم چێشتونا حازرێکەم و تا خێزان کۆن و ئیتر هەر لە بەیانی و هەڵسای نان و چێشتن سفرە حازرەکەین دوای نان و چایی سەردانی دەر و دراوسێمانەکەین هی ئەوانی یەمەیەکەن ئیتر هەموو کاتی هەروەیەک و هەچین و تین و بۆ خۆمان هەرانی هیچ کێشەمانی. ئەوان بۆ چوونیان وایە کە جەژنی قوربان بەلای بەشێکی ئاینەکانی دیکەشەوە پیرۆزە چونکە گزارش لە قوربانیدان دەکات و یارسانەکانیش هەمیشە قوربانی دەکەن. قوربان تاکە جارێک نییە لە ساڵێکە بەڵکو ئێمە ساڵانە 12 جار ئێمە قوربانی ئەەکەین. ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە ڕێگێکی فراوان ڕێگێکی پێکەوە ژیانی وای دروست کردووە ینی ئێمە هەتا ئەگەر خۆمان نەڵێن کاکەین کەس نازانێ کاکەین تا نەڵێن یارسانی کەس نازانێ یارسانی لەبەرە پەیوەندیمان زۆر بە قووەتەوە ئێستا مەسەرەن برادران لەوانەیە تۆزێکیکەیەن هەموو یەکە گرین بە یەکەوە ئەچین سەردانی ماڵەکانی ئەم دەرو دراوسێەوە و ئینانەکەین بۆ نمونە ئەگەری چێک نۆژەش نییە بێ ڕووین سەردانیانەکەین. لە دوای نان خواردن هاوشانی دراوسێ مسلمانەکانیان دەست دەکەن بە سەردانیکردنی دراوسێکانیان و جەژنە پیرۆزەیان لێ دەکەن. تێکەڵبوونی ئەم خێزانە یارسانە بە بۆنەکانی ئاینی ئیسلام بەلای مامۆستایەکی ئاینیەوە وەک نمونەیەکی پێکەوە ژیان تەماشا دەکرێت و باز لەوە دەکات کە جیاوازی ئاینی نەبۆتە ڕێگر لەبەر دەم گەرم و گوڕی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان. قەدەری خوای پەروەردگار وە بۆ ئێمە هەمومان لەسەر ئەم خاکە وجودمان هەیە کەواتە ئێمە ئەبێ بە یەکەوە بژین. ئەسڵ وایە ئێمە ڕێز لە یەکتری بگرین و حورمەت لە یەکتری بگرین و تەجاوەزی دینی یەکتریش نەکەین. ئێمە برایەکین و غەیری برایەتیش لە بینمانە نییە و جەژنانیش هەمومان بەیەکەوە ئەگەڕێن لەوانەیە بڵێم لە پێش هەموو یاکاکسیروان لە ئێمە چالاکتر و ئازاترە لەم بوارە و الحەمدولله ینی هەمومان هەست بە خۆشی یەکتری ئەەکەین. جەژنی قوربان یەکێکە لە جەژنەکانی ئاینی ئیسلام. لەم جەژنەدا موسڵمانەکان وێ ڕایداواکردنی بەخشندەیی لە یەکتر قوربانیش دەکەن و بەنەریتێکی کۆنی گیانی بەخشین لە یەک دەدرێتەوە. هەر بۆیە ئاینەکانی دیکەش ئەم جەژنە لەگەڵ موسڵماناندا پیرۆز دەکەن. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. هەرۆگەلک مەلەتە هەرێمی باوەری بچیرۆکە قوربانی دانی هەیە و تایبەتی چیرۆکە براهیم خەلیل دەما ڤای قوربانی بدەن لەمان بێ جەژنی دکەن. بەڵێ دەخیل وەکو دەزانین با بڵێن ئیزیدەکانیش ئەم جەژنە ئەکەن ئەوان بە شێوەیەک ئەیکەن چکوت بێژن ئەڤ جەژنە براهیم خەلیلە باوکی باوکی پێغەمبەران و باوەری بۆ پێ هەیە
و هەلبەتە خود زانی براهیم خەلیل ئەو کەسە بکو ڤای قوربانی بدەتن ji bo wî ڕێزگرتن لەوێ وێ قوربانیە بەڵام منەمێ بزانم ێزیدەکان ژەر بەو شێوەیە جەژنەکەکەن یا لە هەمان کاتێکی جیاوازە قوربانیە دەدەن و خێرا دەکەن و جەژنی دەکەن تایبەتژی ئۆلدار دەچن لە عەلەشێ بەڵێ بەڵێ بێگومان ینی کاتێک خەڵکیش لە یەک ناوچە ئەبێ پێکەوە ینی جەژنەکانی یەکتریش کاریگەری ئەبێ لەسەر یەکتر و پێکەوە جەژنێک و دوو پیرۆز دەکەن ینی بەڵێ جارێکی تر ئازیزان جەژنتان پیرۆز بێ و لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن بەدوعا